ڕزگار سڵاوت لێ بێ زانیاری زیاتر لای تۆیە. بەڵێ وەک تو ئاماژەت پێکرد 24 یەک ساڵ ڕۆژی شەیدبوونی مام ڕیشەود و لاوڕێکانێتی بە ناوی سەردار و موحسین دیارە لە چەند ساڵی ڕابردوودا ئەم یادا لەلایەن ئیداری چەمچەماڵەوە قایمقامەتی چەمچەماڵەوە لیژنەیەکی تایبەتمەند بە و یادا ڕێکەخراو لە چ لە مۆنومنتێن پار لە قەزای چەمچەماڵ و پار ساڵیش لە گوندی تاڵەبانی سەر بەناحی شۆڕش کە مەزاری مامەڕیشە لەو گوندەیەوە خۆشی خەڵکی و گوندەیە مەراسیمەکە بەڕێوەچوو بەڵام بۆ ئەم ساڵ برای مامەڕیشە محەممەد شکور بێنارتی ڕاگەیان کاوان ڕازینین بە هیچ یادە و بۆنەیە ببوونێ ساڵ ڕۆژی شەید نەزمەدین شکوری برایکە ناسراوە بە مامەڕیشە ئەو بێنارتی ڕاگەیان کە چەند ساڵێکە کار لەسەرواکرێکە ڕیشەکە بە ڕەمزێکی نیشتیمانی و نەتەوەی ناسەراوە لە شەیدێکی نیشتیمانەوە خەریکە بچووکەکرێتەوە بۆ شەیدی حزبێک بۆیە ئەوان ڕێگە نادەن بۆ ئەم ساڵ بەی شێوەیەک لە سنووری قەزای چەمچەماڵ ئەو یادە بەڕێوە بچێت. من پێشتە خوڵێکی پێشەسا لەگەڵ محەممەد شکور برای مامەڕیشە قسەم کرد کە ئەو سووربوونی خۆی لەسەر ئەوە ڕاگەیان کاوان ڕێگە نادەن و ڕازینین بەی شێوێک لە سنووری قەزای چەمچەماڵ مەراسیم و یادی تایبەت بە شەیدکردنی مامەڕیشە و دوو لاوەڕەکانی بە ناوی سەردار و موحسین ڕێبخرێ وەک ئاماژەم پێکرد و باسی لەوا کرد کە لە چەند ساڵی ڕابردوودا کار لەسەر بچووکردنەوەی ڕیشە و سەردار و موحسین نەکرابەوەی کە لە ڕەمزێکی نیشتیمانی و نەتەوەیەوە خەریک بوو بچووکرێتەوە بۆ ڕەمزێکی حزبێکی دیاریکراوە بە دیاریکراویش ناوێکی نیشتیمانی کوردستانی نابەوەی کە هەوڵی بچووکردنەوەی ڕیشە ئەداوا و ئاماژی بۆش کرد لە پای ئەو خزمەتە زۆرەی کە شەیدانی کەرتی چواری جەباری واتە ئەو کەرتی کە ڕیشە و برادەرەکانی تێدا بوونەوە و ژمارە زۆرە شەیدی کە تێدا بووە خزمەتی سنوورەکە نەکراوە بزادوە خزمەتی ئەو گوندە نەکراوە کە مەزاری مامەڕشی تێدایە کە ڕێگایەکی ناخۆشی تێدای ئەو ئاماژی بەوە کرد کە پار ساڵ بە ئاستەنگێکی زۆر هاوڵاتیان وە برادەرەکانی وە بەرپرسە حزبی حکومیەکان سەردانی مەزاری مامەڕیشیان کردەوە قەرار وا بۆ کە ڕێگاکەی نۆژەم بکرێتەوە لایکەم بەڵام وەکو پێویست خزمەت نەکراون بۆ ئەوان بۆ ئەم ساڵ ئەمایان ڕاگەاند بوو کە چەند ڕۆژە بەر لە ئێستا هۆشدارێکیان بەڵاو کردەوە بۆ ڕایگشتی کە بۆ ئەم ساڵ ڕێگە نادەن و بۆ ئاماژم پێکرد چەند خوڵێکی بەر لە ئێستاش من هەر لەگەڵی قسەم کردەوە هەر سوور بوو لەسەرەوەی کە ئەوان ڕازینین بێ جۆرە یادکردنەوەی گووە من ئێستا لە بەردەم هۆڵی شاکر فەتاح وەستا مەمڕۆ قەرار وا بوو کاژمێردا پێشانگایەکی فۆتۆگرافی بکرێتەوە بۆ پێشمەرگە و شەیدانی کەرتی چواری جەباری من کاژمێر داهاتمە نێو هۆڵەکە هیچ ئامادەکاری نەکرابوو لەگەڵ سەرپەرشتیاری پێشانگا فۆتۆگرافەرێکش قسەم کردەوەیش پاسایانەوە بوو کە ئەوان بڕیاریان داوە کام چالاکی لە چەمچەماڵەوە بگوازنەوە بۆ شاری کەرکووک. دیارە بۆ زانیاری بڵێم ئەمەوێ لە سەری بدەم ڕیشە و هاوڕێکانی لە 1995 لە بۆسەیەکدا لە گوندی خاڵۆبازیانی سنووری کەرکووک تیرۆرکران و شەید بوون. دێمە بەلایەوە. سپاس بۆ زانیاریەکانت. بەردەوامین. کەرتی پەروەردە و خوێندن لە عێراق ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپی دەڕوات و بە پێی ئامارێکی وەزارەتی پلاندانان لە ساڵی ڕابردوودا ڕۆژانە 360 خوێندکار لە قۆناغی سەرەتایی وازیان لە خوێندن هێناوە. بەرپرسانی پەروەردەی عێراق ئاماژەبەوە دەکەن شەڕ و وێرانکاریەکان و باری ئابووری و هەژاری هۆکاری سەرەکین بۆ واسێنانی خوێندکاران لە خوێندن.